شووناس هەموو تۆمار و داتایەکی تاک یاخود کۆمەڵ یاخود شوێنێکە کە تۆمار ئەکرێت و پێی ئەناسرێتەوە. شووناس بە شێوەیەکی گشتی لە شووناسی فەردێکەوە یاخود تاکێکەوە هەمانە بۆ شووناسی نەتەوەیەک. مێژووی هەموو تاکێکی ئەم میلەتەیە، ئیتر بە سادە، بە خوێنەوار، بە ڕۆشنبیر، بە جۆرێک کە لە ڕێگەی بۆیاخ و پەمپ و فڕێدانی بەشێکی زۆر لەو پاشماوانی کە فڕێدن ناو ئەشکەوتەکەەوە لە ڕێگەی ئەو بۆیاخانەوە بەشێکی زۆر لەو دیمەنە سروشتی کە هەیە شێواندویانە و لە ڕێگەی چەکوش و کۆمەڵێک کەرەستەی تری ئاسن و ئەوانەوە بەشێک لە ئەو پارچە سروشتیانی کە ملیۆنان ساڵی ویستووە تاوەکو دروست بووە لە ڕێگەی دەستی مرۆڤەوە ئەو بەشانە هەمووی تێک دراوە. شتێکە مێنێتەوە دوای ئێمە کە لەسەر وەرەقە یاخود بە هۆڵۆگرام ئەم بینایە و دوو ڕۆژی تر پێ پیشانەدرێت بە بەرجەستەیە کە دەستی لێبیت و هەست بۆ بکەی ئەمە جێدەستی ئەو وەستایە کە بنکەشی کردووە تۆش پەنجە بەو مێژوایە هێنیتەوە ئەو هەستە نامێنێت. ئێمە هەمیشاڵین ئەشکەوت ئەمە بڵێن سەرۆتێکی نیشتیمانیە ئەم ئەشکەوتانەوە لە جیهانە ئەگەر سەیری بکەین زۆر لە وڵاتانی جیهان ئەم ئەشکەوتانە بە شوێنێکی گەشتیاری لە قەڵەم ئەدرێت و لە زۆر شوێنە لە نەتۆیەگرتوەکان کە بیان وەکو کولتورێک ویان وەکو شوێنەوار ناسراوە لە زۆری چۆن ئێستا ئێمە حالیان مەسەڵەن بۆ نمونە ئەشکەوتی هەزار مێردمان هەیە ئەوە لە ڕووی شوێنەوارەوە کە زۆر گرنگی هەیە و لە ئەدەبیات و لێترچەری عالەمیە باس کراوە کە چۆن ئینسانیان دەرتاری تێدۆزراوەت و ئەمانە. بینا لە هەموو شارێکە ڕەنگانەوەی ئەوکو ئەوەنەیە کە ڕەنگانەوەی هەموو باگراوندێکی سەقافی و معریفی ئەو کۆمەڵگایە و شووناسی تەلارسازی هەموو ئەو داتایانەیە کە ئێمارە بە تەریخ لە مێژووە تەسجیلی کردووە و ماوەتەوە بۆ ئێستا کە ئێمە پێڵێن شووناسێکی تەلارسازی کوردیمان هەیە لە شاری سلێمانیە. ئەم خانووە یەکێک بوو لەو شوێنانەی وەکو خۆی خانوویەکی ناوازێ و دیارە وەکو شوێنەکەشی لە تەختیتی شارە کۆنەکانە کە پێڵەن کوڵدیساک لە کۆڵانی داخراوە بووە. کۆڵانی داخراو لە هەموو شوێنێک ڕەخبەتی زیاترێکە، خانووەکانیان گرانترێکن چکە کەسی تایبەتمەندی چۆتەیەوێ. ئەو جۆرە نەسیجەش لێرە لەم دەڤەرەی لای ئێمە ئەو جۆرە نەسیجەش فەوتە بەداخەوە. ئەشکەوتی قسقاپانیەکێکە لە ئەشکەوتە گرنگەکانی کوردستان، نەک لەبەری تەنها ئەشکەوتێکە بەڵکو ئەم شوێنەوارە شوێنێکە کە مرۆڤ خۆی هەمووی هەڵکەندووە کە بە ئینگلیزی پێوترێ ڕۆک کات توم واتە گۆڕە ئەشکەوتێکی هەڵکەندراوە. بۆیە ئەشکەوتی قسقاپان جیاوازە لە ئەشکەوتێکی سروشتی کە لە چاخە جێرەجەکانە دروست بووە و ئەگەر مرۆڤ چوو بێ لێ بەکاری هەناوێت ئامرازی بەردینی بەجێشت بێت پاشماوی خۆی بەجێشت بێت. بەڵام ئەم ئەشکەوتە بە تەواوەتی لەلایەن مرۆڤ هەڵکەندراوە. تاکە شتێکە کە ئاماژە بە کوردەکە ئەویش قسقاپانە لەبەر ئەوەی سەردەمی میدیەکانە، بەڵام بەداخەوە بڕۆ سەیری کە پیا و لە ڕووی نایە کەسێکی بیانی بەرێ بۆی سەردانی بکە. کۆمەڵێک یاخود نەتەوەیەک یاخود ئێمە شاری سلێمانی با لە مستەوایەکی کەمتراوەکو هەویەیەکی مەکانی یاخود شووناسێکی جێیی باسی بکەین ئەگەر ئەمی کە هەمانە نەمێنێتەوە بەچیا جا بکرێنەوە چکە لەبەر ئەوەی شووناس خۆی ئەعتیماد دەکاتە سەر مەجموعەیە فاکتەری قەومیمان هەیە، فاکتەری ثەقافیمان هەیە، اقتصادیمان هەیە، لەبەرەوە ناتوانانی شووناسی سلێمانی فەرزکەیت یاخود دەمچکەی لەگەڵ تراز و ستایڵی بیناکردنە لەگەڵ هەولێرە، لەبەرەوەی ئەعتیماد دەکاتە سەر ئەوانە. ئێمە وەکو پێویستمان پێ بێ بۆمانەوەمانە بۆ ئەوەی کە دوای 100 ساڵی کە ئێستا ئەوەی هەمانە بپارێزین بۆی 100 ساڵی کە بڵێن ئەمە شووناسی تەلارسازی سلێمانیەکە هەمان بووە. ئەتوانم بڵێم ینی ئەو خەڵکانی کە لە پێش 5 ساڵ لەمەوبەر یاخود 10 ساڵ لەمەوبەر کە سەردانی ئەم ناوچەیان کردو چەند سێوەیان هەبووە کە بەشێک لەو سروشتە جوانی ئەشکەوتی کونەبا ببینن، بەڵام بەداخەوە کە ئێڵێم
لە ئەمڕۆ ئەو چەندسە نەماوە بۆ بەشێک لە خەڵکیان بۆ بەشێک لەو گەشتیارانە کە سەردانی مەشکەوتە بکەن بتوانن جارێکی تر ئەو سروشتە جوانە ببینەوە. من شتێکە گەڕمەکەەوە هەموو کادازارمە ساڵێک لەمەوە پێش چەند پسپۆڕێکی گەشتیاری لە وڵاتێکی ئەوروپیەوە هاتن وتیان ئێمەمانێت کوردستان بخێنە سەر خەریتەی گەشتیاری ئەکادیمی. بۆیە چەند ڕۆژێک پێکەوە لەگەڵ هاوڕێک شوێنەوارناسمان زۆربەی ناوچەکانی کوردستان گەڕای. لەکێک لەو ناوچە شوێنەوارانە پێیان وتین لە ڕێگەکە ڕۆشتین و گەڕاینەوە تا سەرزادەکە پێیان وتین ئەزانی پێویستمان بێوە نەبوو ڕێگەی گەڕانەوە بشان بە چونکە هەر بە شوێنی ئەلاگە و خۆڵ و دەبە و دایوی فڕێدراوە بڕۆگەیتە سەر شوێنە گەشتیاری و شوێنەوارێکە. ئێترەوە واتایەکی زۆر گەورەی هەیە بۆ کەسانێک کە لە ئازاریەوە تێبگەن کام نیشتیمانە چۆن شوێنەوارەکانی و شوێنە گەشت و گوزارەکانی کراتە شوێنی زبڵدان. خۆی شوناس لەبەرەوەی مەجموعە فاکتەر تەسیرەکە لە دروستبوونیە، فاکتەری سیاسی، فاکتەری اجتماعی، فاکتەری ئابووری، فاکتەرەکانیش دوو جۆرن. دائیمیمان هەیە کە تەسیرەکان سابتە، یعنی وەکو گۆڕانکاری بڵێن لە کەش و هەوا تۆپۆگرافی. ئێستا ئەو تۆپۆگرافی سلێمانی هەیەی لە شوێنێکی کە نییە، لەبەرەوە خۆی لەخوا شوناسێکی هەیە. ئەم مەجموعە فاکتەرەی کە تۆ هەتا هەر خۆیانن ئەو فاکتەرانە وایان کردووە شوناسەکە نەمێنێ. یەکێک لەوانە ناوشیاری خەڵک، ینی خەڵک مهم نییە بەلایە وشار نییە، مەسەلەن ئەمە باگراوندێکی ئەوە مهم نییە بەلایەوە، ئەمە باپیری ئەم خانۆی هەبوو، ئەم هەموو ئەناسڕە مەعماری جوانی تیا بووە، ئەو بە خانۆی هەی بۆ تیای دانیشتۆ ژیاوە. ئەو هوشیاری لا نییە کە ئەمە تەنها مڵکی ئەو نییە، ئەمە مڵکی ملەتێکە، ئەبێت بیپارێزێ. لەبەرەوەی ناوەندی شار لای ئێمە وای لێ هاتووە بۆ بە بازرگانی هەم خانووەکە لە پوریانە نانە، ینی توانای ئەوەیان نییە متەتەڵەباتی بازرگانی جێبەجێکەن. بۆیە هەر هاوڵاتیەکە لێرەیە بژی سەیرەکە تەنیشتەکەی بە موافقەتێکی تایبەت کراوە بە گەراج، مانگانەیەکی باش پێیاکە ئەمیژێ بە گەراج و ئەڵە وەکو دراوسێکەم، یاخود ڕوخێنێکا بە بینایکی بازرگانی ئەڵە وەکو دراوسێکەم، ینی هەموو بۆ بە چاولێکەری. گوێ ئینتیمایەکی نییە بۆ ئەم خانەوە، ئینتیمایەکی نییە بۆی کە بڵێ کاکەمەی باپیرمە، ئەمە هی باوە گەورەمە. وەختی خۆی من ئالەم ژوورە لە دایک بووم، خوشکەکەم ئالەویا یاری ئەکرد، دایکم لەویا چێشتی لێنا، هیچ ئەوە نییە، هەموو قیەمەکان بۆ بە قیەمێکی مادی بەداخەوە. بەشێک لەو گەشتیارانەی کە سەردانی ئەشکەوتی کونەباکەن بوون بە هۆکار بۆ تێکدانی ئەو دیمەنە سروشتی کە ملیۆنان ساڵی ویستۆ بۆ دروست بوون و بەشێک لەو بەردەی کە لە ناو ئەشکەوتەکەیە لەگەڵ خۆیان بردویانەتەوە. چێو گەشتیارانی کە لە ناو خۆی دەربەنی خانەوە هاتوون یان لە دەرەوەی دەربەنی خان هاتوون، بەشێکیان بە ناوی جوانیەوە بەردەکانیان بردو لە ماڵی خۆیان دایانناوە و بەشێکی تریشیان بۆ کەرەستەی جوانکاری یان نەتوانن بە جۆرێک لە جۆرەکان بڵێم ئەو کەسانی کە ئیشی دەستی ئەکەن لە هەندێک دیزاینکردن و هی باخچە ئەوانە لەو شوێنانە بۆنە بەکاریان هێناوەتەوە کە ئەمەش حتمما لە بەرامبەر ئەکرێت پارەیەکا بوو بێت یاخود بە جۆرێکی هەر شتێکی کە بوو بێت، بەڵام هەر شتێک بێت ئەمە بەڕاستی کردەیەکی تەواو نائەخلاقیانەیە و دەستدرێژیە بۆ سەر ئەو ئەشکەوتەوە بۆ سەر ئەو شوێنەوارێ سروشتی کە ملیۆنان ساڵی ویستوە تاوەکو دروست بوو. ئەو شتانی کە ئەوان ئیشێنە ناو ئەشکەوتەکانەوە ستالیک تایتانەوە ستالێک مایتانە، هەر یەکێک لەوانە چەندین هەزار ساڵی ویستووە. ینی بۆ نمونە تۆ هەر یەکێک لەوانە ئەگەر مەترێکیش بێوەرە حسابێکەوە کوتمان 0.1 بۆ 0.2 میلیمتر لە ساڵێکە ئاینیشێت. ئێ باشە من چاوەڕێ بکەم 8,000 ساڵی کە ئەمە بنیشێتەوە، 10,000 ساڵی تر ئەمە بنیشێتەوە یان 20 کە تۆ کە ئێشتێنی ئەوە نییە دروست بێتەوە پاش دوو ڕۆژی کە بچی دروست بوو بێتەوە، نەخێر ئەمە بێت 10,000 ساڵ 10,000 ساڵیش ئەرجالە و نازانین چیمان بەسەرێت. لەبەرەوە ئەمە بێت پارێزگاری لێ بکرێت. ئەمە چونکە لە جیهانە هەروایە. ئێستا ئەگەر ئەمە باسی بکەین لە ئێرانیش و لە لوبنانیش کە ئەمە دراوسێمانن، هەروها لە تورکیاش. بۆ نمونە لە لوبنان ئەشکەوتی جیئەڵتەیان هەیە کە ئەچیتە ناوی بە پارێک ئەچیتە ناوی، حتا تەنیا ئەوانە پارێزگاری لەو شوێنەوارە کە نەهێڵن مۆبایلەکانیش بەریتە ناوە بۆی ڕسم نەگەیشت کاڵێ ئەو چیشی مۆبایلە لەوانێت تۆ فلاشێکی لێبێت تەسیب کاتە سەر پێکاتی بەردەکان و زەرری لێبات. لەبەرەوە ئەوان بەو شێوازە پارێزگاری لێکەن. لای ئێمە نەخێر ئەڕوا بە چەکوشەکەەوە ئێشتێنێ و یان ڕسمی لەسەر دروزەکە و یان ناوی خۆی لەسەر ئەنووسێ.
بۆ نمونە ئەمە ماڵی ئەحمەی قۆبچەیە کە بە پێی پێوەرەکانی کەلەپور تۆمار کراوە لە لیستی کەلەپورە. خانوویەکی زۆر جوان بووە، هەموو عناسرێکی معماری ممەیەزی تیا بووە، بەڵام کاتی خۆی ئەم مەجموعە خانوویەک هەبوون لێرەیە ڕێگەیەکی تایبەت لەو کۆڵانەوە هێناونیەتە ناوەوە. زۆر نابەرپرسانە ئەم هاوڵاتی هەستاوە بە دروستکردنی ئەم چاڵە لێرەیە بۆ مڵکەکەی خۆی کە بیکا بە بینایەک بە قوڵایی تقریبان 7 مەتر قوڵی کردووە، وای لێ هاتووە وردە وردە ڕێگاکەش نەماوە، ئەو بینایەش داڕماوە بنکەن بووە ڕێگا خاصەکەی کە چوە بۆ بەردەمی. ئێستا مەدخەلەکەی ڕووخاوە کە پیشانتانێم ڕسمەکانی پێشتر چۆن بووە و چ عناسرێکی تیا بوو، ئێستا هاتوۆتە سەر چ حاڵێک. یعنی تاکە ڕێگە بۆ ئەم بینایە کە پێشتر هەبووە ئەم ڕێگە تایبەتە بووە، ئەمە ڕێگەیەکی تایبەتە کە ئەو هاوڵاتی هەستاوە ڕێگەکەشی کە موڵکی ئەو نەبووە هەڵکەندووە. ینی ئەگەر تۆ بچەوێت لە شارێکی وەکو سلێمانیە بینات هەبێ یاخود هاوڵاتێک گەشتیارێ لە دەرەوەی وڵات بێنی، هیچ معقول نییە بە ڕێگەیەکی وایە بیهێنی پیشانی بیت. ینی ئەمە نابەرپرسێتی کێیە؟ سەیریکەن چیلاتوە چیلاتوە هەر مەئساتە مەئسات. کاکە زەحمە نەبێتە لەکوێ بڕۆین؟ ینی بەرزە بێتەوە؟ قادرمێت هەیە؟ 3-4 بلۆکە. ئەوە لە گەراژەوە ئەڕۆین بەسەر مڵکێکی ترا ئینجا ئەچینە، ئەوێش بزانین ڕێگەکە بدۆزینەوە. ئەلموهیم ئەمە تۆ گەشتیارێکی ئەجنەبی بێنی بۆ ئەمە وەرن فەرموو. کاک ڕێباس، کاک ڕێباس، کوان نە ئێرە نییە تاوەچە دەرگایە بێ بیکەینەوە. ئەو نووسینانەی لەوێن تا سامنەیەگەدارم هاوڕێیانی شوێنەوار ناسم شوێنەواری سلێمانی چەند جارێک وە کەسانی خۆبەخشی چەند جارێک بە مادەی کیمیایی تایبەت پاکیان کردێتەوە و لە دەری شەو مادانە بۆ هێنراوە، بەڵام بەداخەوە دووبارە خەڵک شتێریان نووسێتەوە. پرسیارەکەشەوە یان مادە کیمیایانە کە چەندە کاریگەری سەر و جۆرە بەردانابێ و بەڕاستیمە ئەو سپۆری وردی من نێ لێی نازانم، بەڵام یەکمان هەم بەکارێنای هەموو مادەیەکی کیمیایی زەرەری خۆی هەیە. وەیکێکی تر لە هۆکارەکان داڕمانی بەشێک لە ئەشکەوتەکەیە کە ئەمە هۆکارەکەی بەپێی وتەی ئەو کەسانی کە پسپۆڕیان هەیە لە بواری جیۆلۆجی ئەگەڕێتەوە بۆ کارکردنی بەردەوامی کانەکانی دەرهێنانی بەرد لە قەتاڵی چیای گوڵان کە بەسەر ئەتوانم بڵم دڵی ئەشکەوتەکەوەیە کە بە شێوەی بەردەوام کاریان کردو بۆ دەرهێنانی بەرد و هەزەی دروست کردووە کەمە بۆ بەشێک بیان بۆ بە هۆکارێک بۆ داڕمانی بەشێکی زۆری ئەشکەوتەکە کە بەشێک لەو دیمەنە سروشتی خۆی لەدەستداوە. بۆنی ئەو قادرمەیە کە یەکەم ژینگەی بینینی شوێنەواری ئەو شوێنەی تێکداوە کە کەسێک کە دێت ئەم ئاسنە مۆدێرنا بینێ لەوێ ڕاستەخۆی حساسە کۆنەی کە ئەچێ بۆ شوێنێکی کۆن لەدەستەیە. دووهەمیش بێتە هۆکاری ئەوەی کە بە ئاسانی کەسانێکی نابەرپرس گەشتیاری ناوچەکانی تری دەروی کوردستان بنیار
گەنجانی خۆمان بن بچنەوە شوێنە تێکی بن یادگاری بنووسن. ئەمەش بەڕاستی لە زۆربەی ناوچە شوێنەوارەکانە هەم بە ناوچە سروشتیەکانیش و بە شوێنەوارەکانیشەوە. نزیکەی 1100 شوێنەوارمان هەیە کە هەموو بڵین سروری پارێزگای سلامانی ئەگرێتەوە بە قەزا و ناحیەکانەوە 1000 و زیاتر تقریبان 100 شوێنەوارمان هەیە کە مێژوەکەی هەندێکی ئەگەڕێتەوە لە چاکی بەرلینەوە تا سەردەمی عوسمانی. حوت گەڕەشی کۆرمان هەیە لە شاری سلێمانی ئەمە خۆی هەمووی کەلەپورە بەڵام دوایەوە هاتوون نزیکەی 100 خانوویان دیاری کۆ کاڵن کەلەپورە. بۆ ئەم بابەتە هەردوو لە کەم تەرخەمن هەم حکوومەت هەم هاوڵاتی. بەتەنها ئەرکی خەڵک یان ئەرکی گەشتیارەکان نییە بەڵکو مەمە ئەرکی حکوومەتیشە کە جێگەی نیگەرانیان جێگەی داخە بەڕاستی کە تاوەکو ئێستا حکوومەت یان دەسەڵات هیچ جۆرە کارێکی نەکردووە بۆ ئەوەی ڕێگری بکە لەو خەڵکانی کە وەکو گەشتیار و لەم ناوچەیە ئەکەن یان لەژێر هەر ناو هەر پاساوێکی تراوێ. هەوڵی حکوومەت لە ئێستاە زۆر لاوازە. هەوڵی حکوومەت هیچ شتێک نەکراوە. ئەگەر بێت و حکوومەت نەبێت نظامێک ڕێکخا بۆ هاوڵاتی ئەو خانووی کە ئەوی تایە ئەم بە مڵکی دەوڵەتی نەزانێ و نەیکڕێتەوە لە هاوڵاتیەکە ئەیڕوخێنێت ئەیکا با شتێک بۆ مەسلحەتی تاکی خۆی وشیاریش نییە یاسایەکیش نییە مەنعیکە کە حکوومەتە. ئەمە فاکتەرە گرنگەکەیە کە حکوومەت نەچۆتە ناو ڕێگ و ڕیشەی عناسری کەلەپوری شارەکەی خۆیەوە. بەداخەوە ئەمە نابێ وابێ ئەمە ئەبێت پارێزراوە بێ لەلایەن وەزارەتی گەشت و گوزارەوە لەلایەن پۆلیسی دارستانەوە بێ پارێزگاری لەم ئەشکەوتانە بکرێت. پێویستمان بە یاسایەک هەیە کە بتوانین ئەو کەسانی کە بەنیازن شتێکی وا بکەن یا کردویانە بتوانین سزایان بین بووە ببێ بە هاندەرێک بۆی خەڵکی تر نەتوانێت بە هیچ شێوەیەک دەستکاری ئەم شوێنەوارانە بکە. بەداخەوە ئەوەی کە یعنی ضرورە کە هەمان بێ بۆی تۆ ئیش یاسای خۆ بکەیت کە یاسامان نییە. یاسایەکمان هەیە کە حکوومەتی هەرێم بەداخەوە ساڵی حەفتاکانە بەکارێنی ساڵی 74کە بۆ نمونە قورسترین سزا ئەوەیە یا مانگێک سژنە یا 200 دینار غەرامەیە. ئێمە لەم 10 ساڵی ڕابردووە زۆر یەک چەندی جار بەنووسراوە بەسەردان ئێمە سەردانی پەرلەمانی کوردستانمان کردووە و مسودەی یاساشمان بۆ ئامادە کردوون یاسای شوێنەوار کە تەنها ئەوەی پێویستە هەموار بکرێتەوە و پەسەند بکرێت. بەڵام بەداخەوە لە ساڵی 92 تا ئەمڕۆ هیچ بابەتێک هیچ بایەخێک بە شوێنەوار نەدراوە لە ڕووی یاساوە. بۆ نمونە خانوویەکی وە سەروەتێکە یعنی ئەگەر لەگەڵ هەر وڵاتێکی تر بێ استیغلالی ئەکا بۆ بواری گەشتیاری بۆ ڕاکێشانی گەشتیاران نۆژەنی ئەکاتەوە مادەم ئەمە ئێستا مڵکی خۆیەتی بەڕێوەبەراتی شوێنەوار مەفروزەوای لێ بکردایە نۆژەنی بکردایەتەوە وەکو ئوتێلێک وەکو مۆتێلێک یاک خۆت کافتریای بەکاری بهێنایە چکە بەڕاستی ئەوەی کە لێرە هەیە زۆر ڕەگەزی تەلارسازی یونیکی تایە ینی بێهاوتایە ئەوەی کە لێرە هەیە بینایەکی زۆر جوان بووە بەڵام بە ئەهمالکردنی و کە خۆشی خاوەنێتی ئێستا حکوومەت بەڕێوەبەراتی شوێنەوار ئێهمال کرا وردەوردەوەی لێ هاتووە تەپیوە بەڵام تر ئێستا بەداخەوە ئەوەی لێ هاتووە یەک ساڵێکی تر یەک بارانیکەی بەسە کە هیچ نەمێنێت ئەمیش ببێ بە ئەطڵال یادەوەریەک و تاوا بچینە سەری وەکو چەند خانووی ترمان هەیە حسێنی حاجی ڕەشید لەسەر شەقان بەس گڵەکەی ماوەتەوە هیچیکە بەداخەوە ئەم بینانە زۆر بەشی نازانم بۆ ئەمە بزانم تەوسیق کراوە یان دۆکمنتیشن کراوە تەفاسیلەکانی هەڵگیراوەتەوە. ئێمە ئەگەر لە مستەقبەلیشە دەوڵەمەندێک یاخود بازرگانێ بیەوێت چەند خانووی نۆژن بکاتەوە بەیسەکەی نییە ئەسلەکەی نییە دۆکومنتی نییە تەوسیقی ئەوەی نییە چۆن بیکە. ئێمە لەسەر لە حالیان وەکو لیژنەکانی قایمقامێت لیژنەی پاراستنی شوێنەکە لە پورەکان لە هەوڵی ئەوەیان بە دابینکردنی پارە یعنی کتابەکەین داوا ئەکەین لە پارێزگا لە جهتەکان بۆی پارە دابینکەن بۆ تەوسیقکردنی کامل تەفاسیلی یعنی بە ئۆتۆکاد بە 3D بکرێ بۆ ئەوەی کە سبێ دووسبێ ئەگەر نۆژەن کراوە خودت ئەگەر خوانەکە ئەمە ڕووخاو دروستیان کردەوە بە هەمان ستایل و تراز و تەفاسیلی ئێستەوە دروستی بکەنەوە. مشکلەی قانونی شوێنەوارەوەیە کە ئەم یاسایەکی سیادیە
عادەتەن یاسای سیادیش پەیوەندی بە حکوومەتی مرکزیەوە هەیە زیاتر کە قرارەکان هەمووی بە عامە بێت لێەوە دەربچێت بەڵام لێرە ئەتوانین لە حکوومەتی خۆمانە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەتوانێت ئەم یاسا سیادانە بە قەرار چارەسەر بکرێت کۆمەڵی قەرار هەیە یانەوەیە منعی کۆمەڵێک قانون کا جێبەجێ بکرێت یانەوەیە تەفسیلێک بە قانونێک بات کە چۆنەتی جێبەجێکردنی ئەو یاسانەی کە تایبەتن بە پاراستنی شوێنەوار دو یاسامان هەیە یاسای کۆنمان هەیە ڕقم 50 ساڵی 1936 و یاسای تازەشمان هەیە ڕقم 55 ساڵی 2002 بەڵام ئەوەی کە لە هەرێمی کوردستانە جێبەجێکرێت تەنها یاسا کۆنەکەیە کە ڕقم 55 ساڵی 1936 ئەوەی تریان جێبەجێ ناکرێت لەبەرەوەی هیچ لە وەقایعی کوردستانیە بڵاو نەکراوەتەوانێ و هەتا ئێستا لە جنوب جێبەجێکرێ بەڵام لێرە جێبەجێ ناکرێت ئەو شوێنەتان نەکرێتە شوێنێکی گەشتیاری و پارێزگاری بەردەوامی لێ نەکرێت کەسانێک نەبن بەردەوام لێ ئاگاداریان بێت ئاگاداری ئەو شوێنەوارە بن بێگومان هەر حاڵی کوێستا هەبێت ئەگەر خوا بکەم لە داهاتووە حکوومەت بیر لەوە بکاتەوە کە یاسا و ڕێسایەکی زۆر توند دابنێ بۆ پاراستنی شوێنەوارەکە لە پودەکان لە سلێمانیە هەوڵێکی زۆر باشە بێت لە داهاتووە کە ئەو شوناسەمان جوزئێکی وەکو خۆی بمێنێتەوە بکرێ بە شوێنێکی گەشتیاری کە خەڵک بتوانێت خەڵکی کوردستان دڵنییا مێسە کە باس ئێمە باسی لەم ئەشکەوتانە ئەکەینەوە من خۆم لە ئەکاونتی فەیسبوک خۆم کە زۆر لەو ڕسمانم دابەزان خەڵکێکە وەی ئایا لەم ئەشکەوتانە هەیە لە کوردستان نەیانزانیەوە کە هەیە لەم ئەشکەوتانە لە کوردستان ئەبێ خەڵک ئاشنا بکەین بەم ئەشکەوتانەمان بەزنگ ئەوە ببێ بە ڕێڕەوێک و هەر خەڵک بۆی بچێت یعنی تەنانەت ئێمە ئەو ژینگەی کە لەناو ئەشکەوتەکە هەیە ژینگەیەکی تایبەتە یعنی ئەگەر تۆ هەندێک لە وڵاتان ئەو ئەشکەوتانە نەهەمان خەڵکی تێ بچێت وەکو مختبەرێکیان لەکەوە تاقیگەیەکیان لەکەوە بە بەردەوامی متابعی ئەو بڵین ئەو دەنکە ئاوانە کەنکەیەتە خوارەوە بە بەردەوامی متابعی گازی دۆمەکسی کاربۆنی ناو ئەشکەوتەکە نابێت ئینسان بچێتە ناوی ژینگەکەی تێگا بەڕای من ئەبێ ئەمە لایەن وەزارەتەوە یاسایەشی بۆ دابنرێت و هەروەها پارێزراو بێت ڕێگەی بۆ بکرێتەوە کارەبای بۆ ڕابچێشێت بکرێ بە شوێنێکی گەشتیاری خەڵک سەیری بکات و ئەمە بکرێ بە گایدێک و لە ئینتەرنێت بڵاو بکرێتەوە کە کوردستانیش ئەم ئەشکەوتانەمان هەیە ئێستا ئێمە لەو توێژینەوانە کە کردمان کوردستان لە خسەر خەریتە نەبوو لە ڕووی ئەشکەوتەوە لە ڕووی ئەو ستالیک مایت و ئەو داتایانی کە لەناو ئەو بەردانە هەیە لە لوبنان کراوە لە ئەردن کراوە لە سووریا کراوە لە بۆ نمونە لە ئێران کراوە لە تورکیا کراوە کوردستانی تیانە و ئێستا خۆشبەختانە کوردستان حەلەقەکەی تاو کرد کە ئێمە باشترین ئەشکەوت کە ئێمە لە توێژینەوەکانمانەوە بە احترافی بەریتانیەکان کە ڕیکۆردی هەموو بڵێن چرخی تازی تیا ئەشکەوتی شەلەیە کە سەی دەکەین کە لە سنگاوە ئەمە لەو ڕیکۆردا کە ڕیکۆردێکی باشە و داتایەکی باشی پارێزراوی تایە ئەبێ ئێمە وەکو سەرۆتێکی نیشتیمانی چۆن نەڵێن ئەمە نەوتۆ ئێمە ئەبێ پارێزگای لێ بکەین ئەمە ئاوە بێ پارێزگای لێ بکەین ئەشکەوتەکانیشمان بە هەمان شێوە کە بەڕاستی من باسیشم کرد کە زۆرمان هەیە لە ئەشکەوتانەوە پێویستە هاوڵاتیانی کوردستانی پێ ئاشنا بکەین وەزارەتی گەشت و گوزار سیاسەتێکی وا داڕژێت کە پارێزراو بێت و نەکرێ خەڵک بە ئارۆزوی خۆی بچێت تێکی باوە بیشتێنێەوە بیشێوێن وەکو ئێستا تەنها ئەوەی کە بتوانین کەسی خێرخواست کۆمپانیاکان ئەمانە ئێمە بتوانین ئەم خانۆکە لە پوریانە وەکو پرۆپۆزەڵێک لایەن شیرین بکەین کە بێن نۆژەنی کەنەوە کاک ئیزنا بەس بێن بیکەن بە ئۆفیسێ بۆ خۆیان خەیچەکە با نۆژەنی کاتۆ بیکە بە ئۆفیسێ بۆ خۆی ئەوە نەیتر وای لێت جەزبی خەڵکەکە ئەتراکتڤە بێ گەشتیارێکەیە بیبینێ زانێک کە مەشتێکی جیایە لە شوێنێکی ترانیە پەیامەکە لێرەوەیە بۆ تەواوی خەڵک بۆ تەواوی و گەشتیارانەی کە ڕوو لەم ناوچەیە ئەکەن چەنسی ئەویان هەبوو کەم دیمەنانە ببینن و چەنس بدەن بنەوەکانی داهاتوشمان بۆ ئەم دیمەنانە ببیننەوە و کار بکەن بۆ ئەوەی کە پارێزگاری لەم ناوچەیە بکرێت و وەکو ناوچەیەکی پارێزرا و بمێنێتەوە سەبارەت بەم بینایانە بە شوناسی تەلارسازی ئێمە بەعام بە شوناسی نەتەوەیمان لە شوێنەوارەکانمان لە کەلەپورەکانمان ئەگەر بێت و بەم شێوەیە بەردەوام بین بەم ناحەقیکردنە دەرحەق بەم بینایانە بە دەرحەق بە شوناسمان بەبێ گوێنەدان بەبێ ئەوەی حکوومەت تەوەجوهێ تەحدیدکە
احتیمالە لە 4-5 ساڵی داهاتووە هیچ ڕابردوویەکمان نەمێنێ. وەکو ئەرکی هەمومانە، ئەرکی منە، ئەرکی تۆیە، ئەرکی حکوومەتە، ئەرکی لایانی ڕاگەیاندنە زۆر گرنگە. ئێمە لەو پێشیش زۆر ئیشمان لەسەرەوە کردووە ڕاگەیاندن تەنانەت بچێتە پەروەردەوە، لە پەروەردەشە بخوێنرێت گەڕەکە کۆنەکان، ماڵی کەسایەتیە کۆنە ناودارەکانی شاری سلێمانی. لێرەش ئەو زۆرینەی کە هەیە لەسەر بیر و باوەڕی ئەوەی باسی پێشکەوتنەکە و تەقەدومەکە کە ئێمە ئۆکەی لەگەڵ یاین وا زاڵ بووە، وا دەستی خستووەتە ناو هەموو بەشەکانی ئەم ناوەندی شارەوە کە بە تەواوەتی توانیوێتی ئەوە جێبەجێ بکە ئەم خانۆکە لە پوریانە لە ناو بەرێ. ئەوەی تریان کەمینەیە، دەنگێکی کەمە، دەنگێکی با بڵێن کزە کەوا ئێوە حیفاز لەم کە لە پورە بکە. با باسی ڕەشبین و گەشتبینی نەکەین، شتێکە مێنێتەوە دوای ئێمە کە لەسەر وەرەقە یاخود بە هۆڵۆگرام ئەم بینایە دوو ڕۆژی تر پێ پیشانە دێت بە بەرجەستەیە کە دەستی لێبیت و هەست بۆ بکەی ئەمە جێدەستی ئەو وەستایە کە بنکەشی کردووە تۆش پەنجە بەو مێژوایە هێنیتەوە، ئەو هەستە نامێنێ، ئەو تاچە نامێنێ. ڕەشبینەکەی من بۆ ئەو تاچەیە کە نامێنێ، بەڵام گەشتبینەکەی بێت بۆ ئەوەیە کە ئێمە هەوڵاین ئەمانە هەمووی تەوسیق کرێ هیچ نەبێ تەوسیقکردنەکەی بمێنێتەوە.